ماوەی 2 هەفتەیە هێرشوو پەلامارەکان بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە بەغدا دەستی پێکردو و تا دێ ڕوو لە زیادبوون دەکا. بۆیە ئەمە دەکەینە بابەتێکی دیکە لە کاتژمێر 18 ئێوارەیە شرۆڤەی دەکەین بە میوانداری بەڕێز نزار حەیدەر شرۆڤەکاری سیاسی و بەڕێوەبەری ناوەندی ڕاگەیاندنی عێراقی کە ڕاستەوخۆ لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز حەیدەری ئەم کاتت باش، سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. ئەم هێرش و پەلاماردانە بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا لە بەغدا چیمان پێ دەڵێ؟ بەڵێ زۆر سپاس سەرەتا بۆ ئێوە، سڵاو لە هەموو بینەرانی کوردستان 24 بەڕێز. لە ڕاستیدا ئەم کارانە، ئەم ڕەفتارانە تیرۆریستینە و کردداری هەرزەکارانن و حکوومەتی عێراق ڕەتی کردوونەتەوە و ڕایگەاندووە کە ئەم جۆرە ڕەفتارانە زیان بە بەرژەوەندیەکانی وڵات و ئابووری عێراق دەگەیەنێت و هەروەها نازناوی عێراقیش لەکەدار دەکات ئەوانەی کە ئەو جۆرە کارانە ئەنجام دەکردن ئەوان سەقامگیری عێراق دەکەنە ئامانج کە ئەمە جێگەی داخە. عێراق ئەمڕۆ وەک دەزانین بە قۆناغێکی گەشە سەندندا تێدەپەڕێت و هەوڵی وەبەرهێنان دەدات و هەوڵی بەرەو پێشچوونی زیاتر دەدات، هەروەها بۆ لە قۆناغێکدا کە نیازی ئەنجامدانی چەندین پرۆژەی وەبەرهێنانی لە پێشە لە ناوچە جیاوازەکانی عێراق. بەڵام ڕەفتارەکانی لەم شێوەیە کە ڕەتکراون ئەوە زیانی گەورە بە سەرمایەداران دەگەیەنێت کە نیازیان هەیە لەگەڵ دەوڵەتی عێراقی کاری وەبەرهێنان بکەن بۆ هەڵسانەوەی عێراق و کاری وەبەرهێنان لە ناوچە جیاوازەکانی عێراق ئەنجام دەدا. ئەم جۆرە ڕەفتارە هەرزەکارانە زیانیان بۆ دۆخی ئەمنی لە عێراق هەیە، وەک ئێمەش دەزانین کە ئاسایش و سەقامگیری زۆر گرنگە بۆ هەر وڵاتێک، هەروەها بنەمایەکە بۆ هاندانی سەرمایەدارانی بیانی بۆ هاتن بۆ وڵاتەکەمان. بەڕێز حەیدەر، بەشێک لە چاودێران دەڵێن ئەم هێرش و پەلاماردانە لێدانە لە هەوڵەکانی کابینەکەی سوودانی. هاوڕایت یاخود دیدێکی جیاوازترە هەیە؟ بەدڵنیاییەوە ڕاستەکە ئەمە یەکێک لە پاڵنەرەکانی ئەو هێرش و پەلامارانە ئەو کردەوە تیرۆریستیانە بۆ لێدانە هەوڵ لە حکوومەتەکەی بەڕێز محەممەد شیع سوودانی. ئێمە دەزانین کە سوودانی بەراورد بە سەرۆکوەزیرانی پێشخۆی تا ڕادەیەک دەستکەوتی بۆ عێراق بووە لە بواری وەبەرهێنان و ئابووریدا، بەڵام هەمویان لەسەر ئەوە کۆکن کە حکوومەتی سوودانی هەندێک هێڵی سەرەکی گرتۆتە بەر، بۆیە ئەوانە هەوڵ دەدەن کە لەو هەنگاوانە بدەن و ئەو هەنگاوانەی سوودانی بوەستێنن و لەمپەر و کۆسب بخانە بەردەم ئەو هەوڵ و کۆششانەی کە حکوومەتی محەممەد شیع سوودانی هەوڵی بۆ دەدات لە بواری گەشە پێدان و بواری وەبەرهێنان. هەروەها دووبارەشی دەکەمەوە وەک هەمویان داڵێن سەرمایەدار لایەنێکی ترسنۆکە، ئەمە پندێکی پێشینانە، وا دەکات کە سەرمایەداران ترسیان لە دروست ببێت و ئەوان بە پلان و بڕیارەکانی خۆیان دەچنەوە کە لە ئەنجامدانی وەبەرهێنان لە عێراق. بەڵێ، کەواتە لە ڕووی سیاسی و ئابووریە و سەربازیشەوە لەگەڵیدا عێراق چ زیانێکی پێدەگات؟ هەڵبەتە زیانەکان زۆر گەورن بەداخەوە. ئەمڕۆ ئەو جۆرە هەواڵانە کە بڵاو دەبنەوە کە لەبارەی بەغدا بڵاو دەکرێنەوە، هەروەها ئەو کردەوە تیرۆریستیە و هەرزەکارانەی کە لە بەغدا ڕوودەدەن لە میدیای جیهانیدا ڕەنگی داوەتەوە. ئەمەشمان ناوی وایە کە ئەم جۆرە کەسانە، ئەم جۆرە لە یاسا دەرچوانە زیانیان بە سەقامگیری عێراق گەیاندووە، چه سەقامگیری سیاسی یاخۆت ئەمنی. ئەو ڕێژەیە کە حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی هەوڵی بۆ دەدات بۆ بەرەو پێشچوون
ئەمڕۆ وانیشان دەدات کە بەڕێز محەممەد شیع سوودانی ناتوانێت سەرنجی سەرمایه‌دارانی جیهان ڕابکێشێت، هەروەها ئەمانە وێنەیەکی ناشیرین بۆ عێراق بە جیهانی دەرەوە نیشان دەدەن و بە بەرهێنان ترسیان دەبێت لە ئەنجامدانی پرۆژەی ڕێگاوبان، ئاوەدانکردنەوە، نیشتەجێبوون، تەندروستی لە هەموو بوارەکاندا. ئەوانە زیان هەروەها لە بواری پەروەردە ئەمڕۆ بەڕێز محەممەد شیع سوودانی ناتوانێت کە متمانە بە سەرمایه‌دارانی بیانی بهێنێت بەوەی کە عێراق وڵاتێکی سەقامگیرە. ئەمە هۆکارەکەی ئەو جۆرە ئەو جۆرە پەلامار و هێرشانەیە، بە تایبەت کە لەم سەردانەی دواییدا محەممەد شیع سوودانی ویستی وێنەیەکی ئەرێنی و ئیجابی عێراق نیشانی جیهان پەیامەکەت گەیشت بەڕێز حەیدەر. ئێستا کێ بەڕێز محەممەد شیع سوودان دەیەوێت چی بڵێت بەو خەڵکێک بڵێنی پێداوە؟ نزار حەیدەر شرۆڤەکاری سیاسی و بەڕێوەبەری ناوەندی ڕاگەاندنی عێراقی لە واشنگتنەوە لەگەڵمان بووی. سوپاس.